مۆسادی ئیسرائیلی لە پشت پەردەی دانووستانەکانی ئەمریکا و ئێرانەوەیە. ئێران دەیەوێت کات بکوژێت و ترامپیش حوسڵەی زۆری نییە. بۆ ئەم جارە ڕۆمای پایتەختی ئیتالیا شوێنی گەڕی دووەمی کۆبوونەوەکانی تاران و ئەمریکایە، ئەوەش دوای ئەوەی شەممەی ڕابردوو لە میرنشینی عومان کۆبوونەوە شاندی هەردوولا لەسەر بەرنامە ئاتۆمیەکانی تاران گفتوگۆ دەکەن. ترامپ لە ڕێگەی نوێنەری تایبەتی خۆیەوە ڕاستەوخۆ ئیدارەی دۆستیەکە دەدات. ئەمریکا دەیەوێت هەرچۆنێک بێت ئێران ڕازی بکات دەست لە بەرنامە ئاتۆمیەکەی هەڵبگرێت. ئێرانیش دەیەوێت کات بکوژێت و ئیدارەی قەیرانەکە بدات نەک چارەسەر. ئەمەش بوو بە بەشێک لە استراتیژی سیاسی ئێران لە سیاسەتی دەرەوەیدا. لە پشت پەردەی دانووستانەکانیشەوە لایەنی سێیەم هەیە کە نادیارە ئەویش مۆسادی ئیسرائیلیە. ئاژانسی ئەکسیۆسی ئەمریکی ئاشکرای کردووە پێشکۆبوونەوەی هەفتەی پێشووی ئەمریکا و ئێران نوێنەری ترامپ چاوی با بەرپرسی مۆسادی ئیسرائیل کەوتووە. مۆساد باوردی چاودێری دانووستانەکان دەکات. سازشی ئێران لە دۆسیەی ئەتۆمی بۆ تەلعەبیب گرنگە. ئیسرائیل دڵنیایە ئەمریکا استراتیژی خۆی ناگۆڕێت بۆ بەرگریکردن لەی، هەر بۆیە ناتانیاهۆ دەستی خستۆتە پشتسەری و دەڵێت ئیسرائیل بەهێزتر دەبێت و دژەکانی لاوازتر. هاوکات مۆساد وردەکاری بەرنامە ئەتۆمیەکەی تارانی لایە، بۆیە شاندی ئەمریکی بۆ گفتوگۆ لەگەڵ تاران پشت بە زانیاری و داتاکانی مۆسادیش دەبەستن. هەرچۆنێک بێت ناتانیاهۆ وەک سێبەرێک ڕۆڵی هەیە و لە ڕێگای مۆسادەوە ئاگای لە دانیشتنەکانی تاران و واشنگتۆنە. سێبەرێک کە بۆتە دێوەزمە بۆ ئێران و دوور نییە ئەگەر ئەو وڵاتە سازش نەکات ئیسرائیل گورزی گورچک بڕی لە ناو جەرگەی تاران لێدەوەشێنێت. ماوەتەوە بزانین دانووستانەکانی ڕۆما بەکوێ دەگات. ئایا مەیلی ترامپ و ئیسرائیل دێتە دی و نینۆکی ئاخوندەکانی تاران دەکەن، یاخود ئێران ئاگرەکە خۆشتر دەکات بۆ جەنگ و ئەمریکا و ئیسرائیل ناچار دەکات دەستی لێ بوەشێن.